إيه سنور بيجومان أفشاريكو إسرائيل ونابنا إسرائيل وحماس إذا بريفة ديتش طيبة تيجينها غزة بويا نابندكي الشر بله يعني رحمو جيهاني أف مجارتي عقفتن دحمو باورتكم تلفزيون عندشي أف مجارات سركية قفتقويا أمجي قفتقويا كيش بغداي وربقرن عدنان كنعاني شروفكاري سياسيش بغداي القلمة دبن سلاف بوته برز کنانی دست پیکی در نرخاندن تا لسر وان خپیشاندانیم پشتوانی العراقی ور بگرن و سکنا خپیشاندران لسر شری اسرائیل و حماس فرم. باڵێ بەناوی خدای گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرە بە ڕێزەکانتان و سڵاو لە کەناڵە بە ڕێزەکەشتان لە ڕاستیدا پرسیارەکە دوو تەوەر لە خۆ دەگرێت تەوەری یەکەم ئێمە باسی جەنگی ئیسرائیل و فەڵەستین دەکەین ئەمە لە ساڵی 48ەوە دەستی پێکردووە و خاکی فەڵەستین داگیر کراوە و هەندێکیان بە ناونیشانی سەردان چوونەتە ئەو وڵاتە و هەندێکیان هەر یەکە و بە شێوازێک بە پاساوێک چوەتە ئەو وڵاتە دوجار ئاشکرا بوو کە ئەوانە نیازی داگیرکردنی ئەو وڵاتەیان هەیە و دواتر خاکی ئەو پرۆژەی داگیرکردنی خاکی فەڵەستین جێبەجێکرا کە پرۆژەیەکی ئەمریکی بوو بۆ ئەوەی قوارەیەکی داگیرکە لە ناو وڵاتانی عربی ڕیشەکەی دابکتێنن و لەوانەش ئەمە پرۆژەی چەند لایەنێک بی چەند وڵاتێکی زلهێزی جیهان بێت و هەندێک لەوانەیە باوەڕیان وابێت کە دەتوانن دەواازەی دیکەش بکەنەوە لە شوێنەکانی دیکەش خۆیان ڕێگ و ڕیشیان دابکتن باڵام و هەروەها ئەوان چەند چیرۆکێکیان هێناوەتەوە وەکو پاساو بۆ ئەمانەوەی خۆیان لەوێ باسی حەزرەتی سلێمان دەکەن و باسی سەردەمی پێشووی یەهودیەکان دەکەن بۆیە ئەمە بەشێکە لە ئەم خاکە بەشێکە لە خاکی عربی هەروەها دۆزی فەڵەستینیش بووە تا دۆزێکی عربی دۆزی فەڵەستین و ئێمەش لەسەر ئەم پرسە لەسەر ئەم دۆزە لەدایک بووینە و لەسەریشی پەروەردەکراوین و ئەمە پرسی دایکە و بەلای عەرەبەوە پرسێکی سەرەکیە لەسەری ڕاهاتوین هەرچی بابەتی خۆپشاندانەکانە لێرە دوو جۆر خۆپشاندان هەیە بەڵێ بەرجەوام بە باسیەوە کە خۆپشاندانەکان چین جۆری یەکەم لە خۆپشاندانەکان جۆری یەکەمیان کە جەماوەری عێراقی هاتنە سەر شەقام بە شێوەیەکی تەلقائی و بە شێوەیەک لە شێوەیەکان دەڵێم هەندێکیان بانگەشەی ئەوەیان دەکرد کە بەرەیەکی سەربازی بکرێتەوە و هەندێک لانی سیاسی و هەندێکیان بانگەشە بۆ شەڕ دەکەن چونکە ئەوان دۆزی فەڵەستین بە دۆزێکی میحواری دەبین و بە دۆزێکی سەرەکی خۆیان دەبینن بۆ ئەوەی پاڵپشتی لە خەڵکی فەڵەستین بکەن هەروەها هێرش بۆ سەر غەزە هەیە و بەرنامە بۆ داڕێژراوە زۆر باشە دەست خۆش بەڕێزکەنانی باست لەوە کردیانی بەشێکیان باس لەوە دەکەن کە پێویستە بە ڕێگەی سەربازی یانی عێراق ڕۆڵی خۆی ببینێت پرسیارەکەی منەوەیە لێرەیانی خۆتان دەزانن ئەم شەڕە لە نێوان کەرتی غەزە بزوتنەوەی حەماس لەگەڵ ئیسرائیلە بەڵام لە عێراق بنکە سەربازیەکانی ئەمریکا دەکرێنە ئامانج لە دوو ڕۆژی ڕابردوودا بینیمان بۆچی بنکەکانی ئەمریکا لە عێراق دەکرێنە ئامانج ئەوەی کە ڕوویدا ئەوە بە سەربازگەنە بوونەوانە بنکەی سەربازی بنکەی سەربازی بەڵێ منی شوامت ئەگەر ئێمە باسی بنکەی قاعید عین ئەسەد یاخود ڤیکتۆریا بکەین ئەمانە قاعیدەی ئەمریکین و بوونیان هەیە ئەو بە شێوەیەکی هاوبەش لە نێوان هێزەکانی ئەمریکا و عێراق بەڕێوە دەچێت هەروەها لە بنکەی ڤیکتۆریاش هەندێک ڕاوێژکار و ڕاهێنەری سەربازی ئەمریکی لەوێن
بۆیە ئێمە باسی بنکە و سەربازگەکان دەکەین کە هەندێک ڕاوێژکار و ڕاهێنەری لێیە ئەمریکین باڵام ئێمە باسی ئەگەر باسی ئامانجکردن بکەین تا ئێستا شەڕی عێراق بابوونی ئەمریکا لە عێراق کۆتایی نەهاتووە ئەمە تەنیا پەیامێکە بەرەی بەرگری دەیەوێت پەیامێک لەو ڕێگەیەوە بنێرێت کە ئامادەن لە بۆ هەر جەنگێک ئەگەر لەگەڵ ئەمریکا ڕابگەێنن بۆ ئەوەی فشار بخەنەست ئەوەش بوو مەبەستی ئەوەی کە ئەمریکا فشار بخاتە سەر ئیسرائیل بۆ ئەوەی هێرشەکانی بۆ سەر ئیسرائیل ڕابگرن بۆ سەر فەڵەستین ڕابگرن کە بە شێوەیەکی هەڕەماکی هەموو شار و گوند و دێهاتەکانی فەڵەستین دەکەنە ئامانجی موشکبارانەکانیان و تەنانەت نەخۆشخانەکانیش بە ئامانج دەگرن و لێرە ئەندکە ئەو جموجۆڵی کە لە عێراقەیە دەیانەوێت پەیامێک بە نەک تەنیا بە ئیسرائیل و ئەمریکا بدەن بەڵکو بە وڵاتانی عربیش بدەن کە بەڵێ ئەمە هەڵوێستی ڕاستەقینەی ئێمەیە ئێمە دۆزی فەڵەستین دۆزی هەموو خەڵکێکی عێراقا چ کوردیان عربیان سنییان ئێزدیان هەر پێکاتەیەکی دیکە ئێمە هەمومان خاوەنی ئەو دۆزەین چەند کەسایەتیەک لە پەرلەمانە وڵاتانی جیهانی ئێمە تەبینی ئەوەمان کرد کە وێنەی ئەو منداڵانیان بەرز کردەوە کە لە بردمانەکانی ئیسرائیلدا کۆژران بۆیە ئێمە باوەڕمان وایە کە ئەوەی ئەو پەلامارانەی لە عێراق دەکرێنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا بۆ ڕاگەیاندنی جەنگ نییە باڵکو پەیامێکە بۆ ئەمریکەکان و هەروەها پەیامێکە بۆ خەڵکی عێراقش کە هەموو خەڵکی عێراق خاوەنی ئەو پرسەن ئەمەیە پەیامەکە برێستەنانی نوها ئەو بنکەیەک و تەبی ناوکردن ئەو بنکەتی شەرچوەیە ڕێکەفتنەکەیدا دناو بینە حکوومەتە بەغدایە و واشنگتندا دمینن لە بەغدایە گەلو ئێریشا لەسەر واناک و ئەو دبێژن شێوەرمەندن ئەو ڕاهێنەرن ئەونا یعنی ئەڤنا پەیامێک نەبوو بەغدای یەژیتی چاوا دبینە یەکەم ئەمە پەیامێکە دوو ناوەڕووکی هەیە یەکێکیان بۆ حکوومەتی عێراقا کە بەرەی بەرگری هیچ دام پێدانانێک بە بڕیارەکانی حکوومەت دانانێت بۆ یە کاتێک بنکەکانی ئەمریکا دەکاتە ئامانچی خۆت هەر ڕەگەزێکی دیکە لە ناوخاکی عێراق ئەوان لەو باوەڕەدان کە ئەمە پێویستێکی حتمیە ئەو کارە ئەنجام بدەن یاخۆت ئەو پێکاتەیە ئەو سەربازگەیە و ئەو بنکە سەربازیەیە پێویستە لەو حاڵەتەدا بکرێتە ئامانج و ویستویانە کە ئەمەش بۆ پەیامی ئەوەش بۆ حکوومەتی عێراق ئەوەیە کە بە هۆشداریەوە مامەڵە لەگەڵ ئەمریکا بکات باشە ئەمە پەیامی چێە بەڕێزکەلانی ئەم چەکدارانەی کە لە عێراقەوە هێرش دەکەنە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا ئەم پەیامە ناوخۆی عێراقەوە وەردەگرن یاخود لە دەرەوەی عێراقەوە ینی داوایان لێ دەکرێت کام کارە بکەن بەڕێزم پەیامەکە لەلایەن هەموو بەرەی بەرگری عێراقەوەیە باسی عێراقیەکان دەکات و ئێمە باسی عێراقیە ڕزگاری خوازەکان دەکەین ئازادی خوازەکەین ئێمە باسی هیچ ئاین و مەزهبێک ناکەین ئێمە باسی پێکاتەی عێراقی دەکەین هەر لە باکوورەوە تا دوایین خاڵی باشوور لە بەسڕە ئامە پەیامێکی عێراقیە و جەماوەری ئەو جەماوەرە عێراقیەیە کە هاتوونەتە ڕژاونەتە سەر شەقام بۆ نیشاندانی هاوسۆزی خۆیان بۆ خەڵکی فەڵەستین ئەمە پەیامی عێراقیەکان دەگەێنێت ئەم بردومانە جا عێراقیەکان نەکتەنی ئەوانەی لە ناو خاکی عێراقن بەڵکو ئێمە ئەم پەیامە بۆ چەندین وڵاتانی دیکەیە وەک ئۆردن وەک مێسر وەک سعودیا وەک ئەمریکا بۆ هەموو ئەولانانە کە پەیوەندیان بە شێوەیەک لە شێوەکان بە بابەتی فەڵەستین و ئیسرائیلەوە هەیە هەروەها ویستیان
هەروەها ئێستا لێرە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری لۆجیستیش دەستی پێ کردووە بۆیە ئەمە بە پرسێکی عربی دەدەنێت لەوانەیە ئەم بابەتە ئەگەر بەردەوام بێت ببێتە هۆی یەکخستنی هەموو نەتەوەی عرب و هەموو وڵاتانی عربی لە باکووری وڵاتانی عربی تا باشوور لە پەڕی ڕۆژهەڵەتەوە تا ئەو پەڕی ڕۆژئاوا دەنگیانیەک بەخات بەرامبەر بەو پرسە و بەو دۆزەیە برێزکەنانی تو بەحسا وڵاتین عربی دکی وڵاتین عربی زۆربەی وان پەیوەندیاوان لەگەل ئیسرائیلێ هەبوو پرۆسەیا ئاشتیە لەگەلوانە ڕێوەت برن حتا ئەف شەرێک و دبێژی سەرۆکی فلستینێ بخوا محمود عباس وەکە شەرێ ئیسرائیل و حەماسی بناو دکە و گوت کو حەماس نونەریتیا خەڵکی فلستینی ناکە دەست پێکردنا کە پرۆسەیەکە ئاشتی گۆرا باوەریاتە نەباشترە دەبێ پرۆسەیە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە زۆر سپاس دەکەم بۆ ئەم پرسیارە تۆ باسی دەسەڵاتدارەکانت کرد نەک باسی گەلانت کرد لێرە ئێرادەیەکی جەماوەری لە ناو گەلەکاندا هەیە لە ناو جەماوەری عربیدا هەیە لەو بەری بۆ ئەو بەری لە ڕۆژهەڵەتا بۆ ڕۆژئاوا من باسی دەسەڵاتدارەکان ناکەم من باسی ئەو دەسەڵاتداران ناکەم کە ئینتیمایان بۆ ئیسرائیل هەیە و باسی ئەو سەرکردانش ناکەم کە مجاملەی قەوارەی ئیسرائیل دەکەن بەڵکو ئێمە باسی ئەو گەلە دەکەن کە هاوسۆزن لەگەڵ خوێنی ئەو منداڵانەی کە بە لە بردومانەکانی ئیسرائیلدا دەبنە قوربانی ئەوان هیچ پەیوەندیەکیان نەبە ئەوروپا و نەبە ئیسرائیل و نەبە هیچ لایەنێکەوە نییە بەڵام زۆرێکیشمان بینی لە دیبلۆماتکارانی بیانیش هاوسۆزی خۆیان دەربڕی و دەستدرێژەکانی ئیسرائیل بۆ سەر منداڵانی غەزا ئیدانە کرد ئەمە لە ساڵی 48ەوە تا ئێستا ئەمە دۆسیەی ئەمڕۆ نییە ئەمە تەمەنێکی دوور و درێژی هەیە لە دەستدرێژەکانی ئیسرائیل بۆ سەرگەلی فەڵاستین و لە هەموو قۆناغەکانی ئەو مێژووەدا هەموو سیاسەتێکی کۆچپێکردن و تاجیر و کۆتوباندکردن و سەرکوتکاری و دکتاتۆریەتەن بەرامبەر بەگەلی فەڵاستین بەکارهێناوە من باسی خەڵکی عەرەبی ناکەم باسی ئەو خەڵکی بیانیش کە ئازادی خوازن و ئینتیمان بۆ ئازادی خوازی هەیە باسی ئەوانش ناکەم من لێرە لە بەشێکدا باسی هەندێک ڕێکخراوەکان دەکەم هەندێک ڕێکخراوی سیاسی چونکە هەن ئەو ڕێکخراوە سیاسیانە هەڵبەتە بڕیاری سیاسی دەردەکەم بەڵام ڕێکخراوە مرۆڤیەکان ئەگەر ئێمە بینە سەر باسی بکەین ئەمە بڕیاری مرۆیی دەردەکەن لەبارەی دۆخی زۆر باشە سپاسی ڕوونکردنەوەکان دەکەین بەڕێز عەدنان کەنانی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەغدا لەگەڵ ئێمە بووی.